لە دوای گەیشتنی تەقینەوەی ڕادیکالە ئیسلامیەکان بۆ ئەوروپا و ئەمریکا موسڵمانی ئەو وڵاتانە دەیانەوێ دیوێکی تری ئیسلام نیشان بدەن کە بەلای ئەمانەوە ئەوە دیوە ڕاستەقینەکەی ئاینەکەیانە ئەوانە نایەنەوێ ببنە قوربانی کردەوە تیرۆریستەکانی داعش هەر بۆیە هەر جارە و لە شوێنێکەوە دەرەکەون و دەنگ هەڵەبڕن. That's great. I think that's what we need. I mean, we can't be mad at negative ads. ئەومان پێویستە نابێت پەرچەکرداری نەرێنیمان هەبێت ئەبێت دەرفەتوەر بگرین بۆ ڕوونکردنەوەی ئاینەکەمان و کولتورەکەمان کارێکی باشە ئەو فەرسەتە برەخسێت تاوەکو خەڵکی دی بە ئاینەکەمان ئاشنا بێت. هەواڵەکان بۆ سەرخستنی بیرۆکەی ئیسلامی میانڕە و بەسەر تونڕەودا تەنها مزگەوت و شوێنە ئاینەکانی نەگرتوێتەوە بەڵکو ناوەندەکانی لێکۆڵینەوە لە واشنگتۆن بەو باسەوە سەرقاڵن. خاوەنی پەرتووکی خودای ئازاد و خۆشەویست ئیرشاد مەنیجی لای وایە سەردەمی ئەم باڵە میانڕەوە بەهێزترە وەک لە تونڕەوەکان. In order to stop radicalism, we need a counter movement. بۆ ئەوەی ڕادیکاڵەکان بوەستێنین پێویستمان بە بزوتنەوەیەکە کە دژیان بوەستێتەوە بزوتنەوەیەک ئەو موسڵمانە ڕیفۆرم خوازانە بیبن بەڕێوە کە خواستی ئەوەیان هەیە نەک تەنها ئیدانەی ڕادیکاڵە ئیسلامیەکان بکەن بەڵکو دەبێت خوێندنەوەیەکی دیکەیان بۆ ئیسلام هەبێت و سەر لە نێوشیکردنەوەی قورئان دوور لەو تەفسیرانەی بەدەست ڕادیکاڵەکانەوەیە. جیهان بە گشتی ڕەنگە کێشەی لەگەڵ ئاینداریدا نەبێت گرفتەکە لە دروستبوونی تونڕەویدایە زۆرێک لەسەر ئەوە کۆکن داعش تەنها بە بۆمب و هێرشی ئاسمانی و شەڕی دەستە و یەخە کۆتایی نایەت. The question is about cultural reform. پرسیارەکە سەبارەت بە ڕیفۆرمە لە کللتوردا بە هێندی ئەوەی ڕیفۆرمی ئاینی بێت. مارتن لوسەر باشتر درکی بە ڕیفۆرمی کللتوری کردووە و ئاماژەشی بەوە داوە کە ماوەیەکی درێژ دەخایەنێت. وڵاتێکی وەکو ئەمریکا کە لە کەشوهەوایەکی ڕووناکبیری و زانستانەی عەقلانیەت و هەبوونی ئازادی تاک لەدایک بووە پێویستیان بە زیاتر لە 200 ساڵ هەبووە بۆ ئەوەی بە جددی بنچینەی یاساکان چارەسەر بکەن بە دڵنیایەوە دەبێت هەندێک وەک ئەو کاتەش بدەین بە موسڵمانەکان بۆ ئەوەی چارەسەری ئەو هەموو جیاوازی و جیاکاریانە بکەن. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ئەمریکا زیاتر لە 7 ملیۆن موسڵمان هەیە 2106 مزگەوتی تیا کراوەتەوە لە دوای تەقینەوەکانی پاریس و هێرشەکەی سان برناردینۆی ویلایەتی کالیفۆرنیا لە مشتومڕی کاندیداکانی سەرۆکاتی ئەمریکا سەرنجی زۆر خراوەتە سەر ڕادیکالە ئیسلامیەکان و مەسەلەی ئاسایش. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.